بینەران سلااوتان لێبێ من بڕیار محەممەدم لە بەرنامەی ڕۆژەفەوە لەگەڵتان دەبم ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکە دەکەین بابەتی بودجەی عێراقە کە پشتی هەرێمی کوردستان لەو بودجەیەدا گفتوگۆ و باس و خواسی زۆری لەسەر دەکرێت دیارە دوێنێ شەو جارێکی تر شاندی هەرێمی کوردستان گەڕاونەتەوە بەغدا ئەمڕۆ شاندی هەرێمی کوردستان لە بەغدان بەپێی زانیاریەکان کۆمەڵێک دیداریان لەگەڵ هەندێک لایەنی عراقی ئەنجام داوە بۆ ئەوەی لە دانیشتنی ئەمڕۆدا وەک لۆبیەک کۆ بکەنەوە بۆی دەنگ با پرۆژە یاسای بودجە بدرێت بە تایبەتیش پشتی کورد من ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز کاک سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری عێراق کە لە بەغداوە لەگەڵم دەبێت کاک سەرکەوت دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ کورد بەدەستی بەتاڵ دەگەڕێتەوە یاخۆت پشکی کورد لە بودجەدا دەسەپێنێت. بەڵێ سپاس کاک بڕیار و سپاس بۆ ستاندەرد سڵاو ڕێزیشم بۆ بینەرانی ستاندەرد هەیە کە تەمان بچە نەزەری جیاواز هەیە بۆ چوونی جیاواز لەسەر پشکی هەرێمی کوردستان هەیە لەلایەن ئەو کوتلە کوردستانیەکانەوە هاوپەیمانی هیوا تەبەنی ڕوئیایەکەکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی تەبەنی ڕوئیایەکی جیاوازتر ئەکەن بەڵام ئەوەی کە گرنگە ئێسێمە گەیشتونەتە خاڵی کۆتایی ڕەنگە ئەمڕۆ زۆرێک لە بربەستەکان بەردەم بوجە نەمێنێ و بوجە بخێتە دەنگدانەوە ئەگەرێکی زۆر هەیە بە پشکی هەرێمیشەوە ئەوەی بۆ ئێمە گرفتە هەرێمی کوردستان یان وشاندی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕووی یاسایی و دەستوریە و بەرپرسە لە ڕێکەوتن و گفتوگۆکردن و مفاوەزات لەگەڵ عێراق لەسەر پشکی هەرێمی کوردستان ینی لە ڕووی یاساییەوە لای ئەوانە ئەو ڕێکەوتنی کە کردویانە ئێمە وایە بینین بەشێکی زۆر لە بڕگەکانی لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە لە بەرژەوەندی موچەخۆران نییە و گەرنتی موچەی موچەخۆران ناکات و هەروەها شاندی هەرێمی کوردستان گرفت دروستەکەن بۆ بڕگەیە کە تایبەتە بە فەرمانبەری دایرە فدراڵیەکان کە ئەمەش گرفتە لەگەڵ ناکۆکیەک هەیە لە بینی هیوا و شاندی هەرێمی کوردستان و هەردوو فراکسیۆنی پارتی یەکێتی ئەمانە کۆمەڵی خاڵی سەرەکین کە بەنسبەت ئێمەوە کێشەیە ئێمە بودجەیەکمان بەلاوە گرنگە دەست بەتاڵی لای ئێمە شتێکە لای پارتی یەکێتی شتێکی ترە دەست بەتاڵی لای پارتی یەکێتی ئەوەیە کە بەڕێکەوتنە کۆ نەڕۆنەوە گەرانتی فرۆشتنی نەوتەکەیان بکەن لەژێر کۆنتڕۆلی خۆیانە چۆن یاویسەوە بیفرۆشن بەنسبەت ئێمەش دەست بەتاڵی ئەوەیە کە بەڕێکەوتنە کۆچینە دەرەوە کە لە بەرژەوەندی موچەخۆران نەبێەوە گەرانتی موچەی موچەخۆران نەکا لە کاتی خۆیان بگە ئەم ڕێکەوتنەی ئێستا ئەو گەرانتیتیان نییە یعنی ئەوەی ئێستا حالیان کە ئەم سیغەی ئێستا کراوە ئەو گەرانتیتیان نییە زیاتر شەرعاندنی ئەم دۆخەی ئێستەیە کە بەردەوامە کە حکوومەتی هەرێم لە چوارچێوەیەکی یاسایی بۆ ئەم دۆخەی ئێستەی بدۆزێتەوە لە عێراقەوە تاوەکەوەی ئەو شاری کە ئێمە مامانانیش ئەیکەین نەمێنێ ئەو بڵێ لە عێراقەوە مەسەلەن من ئەم ڕێکەوتنەم کردووە و تا ڕادەیەک شای لەسەر نەمێنێ کە ئەمە خاڵی سلبی سەرەکی سلبی ئەم ڕێکەوتنەوە پێناچی هاوپەیمانی هیوا و بەشێکی زۆری هاوپەیمانی هیوا دەنگ بەم بڕگەی تایبەت بە هەرێمی کوردستاندا چکون لە بەرژەوەندی هاوڵاتیان و فەرمانبەران نییە. کاک سەرکەوت ئەو شاندێکە لە ئێستا لە بەغدان لە شەوەوە گەیشتونەتە بەغدا بەپێی ئێوە کە زانیاریتان هەبێت لەگەڵ هیچ لایەنێکی عێراقی کۆبوونەتەوە بۆ ئەوەی لۆبیەک دروست بکەن لە نێو پەرلەمانی عێراق؟ بەڵێ لەگەڵ لایەنەکانی سائیرون کۆبوونەتەوە من ئەم بەیانیە شەندێ ئەنە پەرلەمانی سائیرونم بینی باسە لەوە کە کاوان اتفاقیان هەیە یعنی اتفاقێک لە بینی شاندەکەی هەرێم و سائیرون هەیە لەسەر ئەو بڕگەی هەرێمی کوردستان دەستکارێکی ئەوتۆ نەکرێت یاکە دەستکاریە بگرێتە ئەسیر لەسەر محتەواکەی نەکە ناوەڕۆکەکەی نەکە بەڵام ئەوەی کە کێشەی دروست کردو هەندێک بابەتی ترە ڕەبط نییە زۆر بە پشکی هەرێمەوە بابەتی نرخی دۆلارە کە بەشێک لە لایەنەکان ڕەتی ئەەکەنەوە دەنگ بە بوجە بدەن ئەگەر ئەو بابەتە چارەسەر نەکرێت بابەتێکی تر مەسەلەی نرخی دۆلاردان بابەتدانە بەزێنرێ بابەتی تر مەسەلەی هەندێک تعیناتی حەجی شعبیوانەیە هەندێک لایەنی تر ئەم مەرجان هەیە بەڵام ئەوەی کە ئێمە لی تێگەشتینەوەیە کە بەگشتی ئەگەری هەیە ئەگەر سەرۆکی پەرلەمان بێوێت بودجە تێپەڕێ ئەگەری بوونی نیساب هەیە ینی نیساب ڕەنگە زۆر قورس نەبێ ئەمڕۆ لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانە ئیلا ئەگەر چاوەڕوانی بکرێت کە تاوەکو موازنە بە کۆی گشتی لایەنەکان دەرچێت چونکە دوای موازنە دوای تێپەڕبوونی بودجە بابەتی پرسی هەڵبژاردنەکان و هەڵۆشانەوەی پەرلەمان یان یاسایەک دەرکەن بۆ کار ئاسانیکردن بۆ هەڵبژاردنەکان کە تیاک هەڵۆشانەوەی پەرلەمان ئاسانەکە ئەوەش بخێتە بەرباس بۆی ئەمە ڕەفتە بەیەکەوە تە بەس موازنە نییە
بەڵام ئەوەی کە بەنسبەت ئێمە وەکو هەڵپەیمانی هیوا جێگەی نیگەرانی و ئێمەش لۆبیمان و گفتوگۆمان لەگەڵ هەندێک لەلایەنە سیاسەکانی عراقی دەست پێ کردووە کە ئەوەیە کە ئێمە بڕگەیەکمان چەسپاندووە کە ئەو بڕگەیە باشە لە بەرژەوەندی هاوڵاتیانە ئەویش ئەو پارەی لە عراق و ئەڕوا بۆ هەرێمی کوردستان پێویستەکان بۆ موچە سەرف بکرێت بەڵام لەبەرەوەی کە سیستەمەکە تەواو بە مەقاسە ئەکرێ واتە داهاتی هەرێمی کوردستان نایەتەوە عراق بەڵکو داهاتەکە بە ژمارەیەک حسێب ئەکرێ و لێبڕین و مەقاسەی کە پێوتێک لێبڕین دروست ئەکرد لەناو عراقەوە ڕەنگە دواجاریش ینی دەواازەیەکە دۆزێتەوە بۆ ئەوەی نە عراق هیچ بنێرێ نە ئەمانیش هیچ نەوتێک دەر بە عراق دۆخەکە بە هەمان دۆخی ئێستا بمێنێتەوە تەنانەت لە خاڵە سنووریەکانیشە کۆمەڵێک داهات لەسەر هەرێمی کوردستان ئەسەپێنرێکە بە حسابی حکوومەتی هەرێم ئەو داهاتە ئێستا حالیان دروست ناکات لە خاڵە سنووریەکاناتە ئەو داهاتی دەست ناکەوێت لانی کەم بە شێوە ڕسمیەکەی ئەوی دەست ناکەوێت بەڵام لەبەرەوەی ئەمانە زیاتر بەرژەوەندی کۆمپانیەکان یان سەیتەرەی پارتیوەکێتی زاڵ بێ بەسەر مەلەفی نەوت و خاڵە سنووریەکانە ئەمەیان گۆڕیوەوە ئەم دەستکەوتە سیاسیان گۆڕیوەوە بە دەستکەوتێکی مادی کە لە بەرژەوەندی موچە خۆران بێت کاکسەکەوت باست لەوە کرد ناکۆچی لە نێوان ئێوە وەکو هاوپەیمانی هیوا لەگەڵ شاندەکە هەیە خاڵی ناکۆچەکانی ئێوە چییە لەگەڵ ئەو خاڵە ناکۆکە چێکە وای کردو ئێوە لەگەڵ شاندی حکوومەتی هەرێم ڕێک نەکەون یان گفتوگۆ نەکەن بەڵێ گفتوگۆمان هەبوو بەڵام دوو ڕوویای جیاوازمان هەیە ئێمە وەکو هیوا بەگشتی پشتگیری ئەوەکەین کە نەوت لە ڕێگەی سۆمەوە تەسویق بکرێت لەبەر دوو هۆکاری سەرەکی هاتە هەموو نەوتەکە لە ڕێگەی سۆمەوە تەسویق بکرێت نەک تەسلیمکردنیش نەکرێت ئیدارەدانی ئێرە لەلایەن حکوومەتی هەرێم و شەریکاتەکانیش بێ گرفتێکی ئەوتۆی نیە بەڵام تەواوی نەوتەکە لە ڕێگەی سۆمەوە تەسویق بکرێت لەبەر یەک شەفافەتی تایە وەکو ئەو نەوتەی عراق ئێمە هەر کاتێک ئێستا ئێمە بمانەوێت بزانین عراق چەندێک نەوتە نێرێ و بۆ کێ ئەفرۆشێ و لەکوێ ئەفرۆشتێ و ڕۆژانە چەندێکە بەرهەمەکەی تێچووی چەندێکە هەمووی من دەستەکەوێت لە سۆمەوە بەڵامی هەرێمی کوردستان نە ئێمە دەستمانەکەوێنە پەرلەمانی کوردستان کامش نادەستوریە بەشێک لە عراق کە نازانە چۆن مامەڵە بە سەرۆت و سامانی وڵاتەکەوەکە ئەمە یەک دوو ئێمە ئەزانین کە هەرێمی کوردستان ئەوان واڵێن لانی کەم ئەوان واڵێن خۆ ئێمە نازانین ئەو شتە وایەیانە علەساس نەوتەکان بکەمتر ئەفرۆشن جاگەر بە سۆمۆ بفرۆشرێ ئەو نەوتە توانرێت بە زیاتر فرۆشێت $10 زیاتر بێ $10 تا $11 زیاتر بێ و ئەوە زیان نەبە عراقەکات نەبە ئێمە شەگاوەکو هەرێمی کوردستان ئەمە کێشەیەکی سەرەکیمان لەسەر مەسەلەی نەوت لەگەڵ پارتیوەکێتە ناکۆکین دووهام ئێمە داوامان کردووە کە موچە و بودجەی هەرێمی کوردستان پشکی هەرێمی کوردستان مقاسە نەبێ بەڵکو لە عراقەوە وەکو جاران بنێردرێت بە دەفعەیەک ماگانە کە ئەنێردرا و بودجە بچێتە پەرلەمانی کوردستان لەو ڕێگەیە و لە ڕێگەی یاساوە پارە لە هەرێمی کوردستان سەر بکرێت نەک بە میزاجی سەرۆک وەزیران یان وەزیری دارایی کەی ویستی وەکو هەواڵی مژدە بەخش لیستی موچە بڵاو کاتەوە بەڵکو ئیستقرارێک وەربگرێ وەکو باقی ناوچەکانی عراقی ئیستقرار وەربگرێ ئەمان بەمە ڕازی نابن بابەتێکی تری شێوەیە کە ئێمەمانە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕادستی وەزارەتی دارایی عراق بکرێت تاوەکو ئەوەی وەکو هەموو موچەخۆرانی عراق موچە زامن بێ کێشە لەسەر شتی تر بێت لەسەر موچە نەبێ مەلەفی نەوت و موچە لێک جاکەوە پارتیوەکێتی بەمەش ڕازینین و خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە چەسپاندومانە بەڵام ناخۆکی هەیە لەسەری لەبینی ئێمە و شاندی هەرێمە موچەی فەرمانگە فێدراڵەکانە ئێمەمانێت فەرمانگە فێدراڵەکان هەر هەمان بگوازدێنەوە بۆ سەر وەزارەتە فێدراڵەکان لەلایەن وەزارەتە فێدراڵەکانەوە ئیدارە بدرێن و موچیان پێ بدرێ هەم لەبەر مەسەلەی دۆخی داراییان باشترە بێ هەم لەبەر لەسەر ئەساسیەوەی کە ئەمە بارێکە لەسەر هەرێمی کوردستان ئەکەوێتەوە چونکە ئێستا بەشێک لە موچەکان ئەبێ هەرێمی کوردستان بۆیان دابین بکە و هەم لە ڕووی ڕاهێنان و پلە بەرزکردنەوە ئەو کارمەندانە سوودمەند دەبن لە وەزارەتەکانی خۆیان لە عراق وەکو وەزارەتی سەرچاوەکانی ئاو بۆ سەدەکان وەکو وەزارەتی ناوخۆ بۆ پاسپۆرت و ئقامە و بەشانەی تر لەگە ئەنواعی جەوی بۆ ئیتصالات وەزارەت اتصالات ئەوە یعنی خاڵە سەرەکیەکانی ناکۆکی ئێمە لەگەڵ ئەم شاندا ئێمە ئەوەی کە ئیکەین بەهێز هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهێزەکە پەرلەمانی کوردستان بەهێزەکە و ئەگە سەیتەرەی دارایی ئەگەڕێتەوە سەر جێر دەسەڵاتی پەرلەمانی کوردستان بەڵام ئەوەی کە پارتیوکێتیانێ ئەنێ ئەم دۆخەی ئێستا هەیەە ئەمەی ئێستا هەیەە شەرعەتی بۆ بدۆستنەوە و شەرعەتەکەش بریتی بە لەوەی لە عراقیشەوە شەرعەتی بۆ بدۆستنەوە نەک لە لای خۆیانەوە تەنیا بۆیە ئەوە ناکۆکی سەرەکیمانە کە گفتوگۆمان کردو لەگەڵیانە و بەڕاستیەکەی من لە گفتوگۆی پێشووژە لە سەردانی هاوپەیمانی هیوایان کرد من ئەمەم لە
شاندەکە پرسی کە ئێمە دوو کێشەمان هەیە یەکەم کێشەمان هەیە متمانەمان بەم شاندە وعدەکانیان نییە پێشتر وعدیان ناوە جێبەجێیان نەکردووە ینی نەگەر ئێمە خەڵکی هەرێمی کوردستانیش ینی کە متمانیان پێیان نییە دووهەم من داوام لێکردن کە ئایا توانن گەرانتیەک بە هاوپەیمانی هیوا بن لەوەشەوە بە خەڵکی کوردستان کە ئەگەر ئەم ڕێکەوت نەکرا ئەوان التیزامیان کرد کێشەی موچە چارەسەرەکەن ئەوتیان بە هیچ شێوێک ناتوانین ئێمە گەرانتی چارەسەرکردنی کێشەی موچەی پەورانبران کەواتە لە 21 لە 120 چەندێکە لێ بڕینە نەمێنێ ئەوتیان ناتوانین ئەو گەرانتی بکەین جار لەبەرەوە ئەمانە خاڵی سەرەکی ناکۆکیمانە لەگەڵ شاندەکە لە شاندی هەرێمی کوردستان بەڵام ئێمە لەبەرەوەی بوجە گرنگە بۆ تەواوی عراق چونکە ئەم بوجێ تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناگرێتەوە بەڵکو هاوڵاتیانی کەرکووکیش ئەگرێتەوە باسڕەش ئەگرێتەوە موسڵیش ئەگرێتەوە دیالە و خانەقین و شنجاریش ئەگرێتەوە بۆ پێشکەوتنی ئەو شارانە کە پرۆژەی و بەهێنانی زۆری تیاکرێت ئێمە لە بەرژەوەندی ئەوە دەنگین کە بوجە تێپەڕێ بڕوە بەڵام تحملی بەرپرسیارەتیەکەی حکوومەتی هەرێم و شاندەکەی ئیکات چونکم ئەوان لە ڕووی یاسایی و دەستوریەوە بەوە ڕازین بەم دقی ئێستا ڕازین کە پێمان وایە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە بۆچی لە بەرژەوەندی هاوڵات لەبەرەوەی یەکەم هیچ گەرانتیەک ناکات کە کێشەی موچە چارەسەر بکات دووهەم هیچ شەفافیەتێک لەنەوە تا دروست ناکات بەڵکو ئەرکێک شەرعیەتێک ئەدا بە مەلەفی نەوتی ئێستای هەرێمی کوردستان و پارێکی زیاتر ینی بۆ نمونەیەکی ژمارەیە بێنینەوە ئەو مەرجەی عراق داینەوە عراق داوا کە هەرێمی کوردستان بە نرخی سۆمۆ مانگانە بڕی بە بڕی 250 ینی ڕۆژانە کە ئەفرۆشێ 250,000 بەرمیل بۆ هەر ڕۆژێک لەمانیەکە هەمووی کۆکەرەوە نرخەکەی بە نرخی سۆمۆ کە نرخەکەی سۆمۆ ئێستا نزیکەی $6 ئەمە با بڵێن حساب بکرێت لەسەر هەرێمی کوردستان کە ئەمە پارەی هەرێمی کوردستانەوەتە ئەمە داهاتی نەوتی هەرێمی کوردستانە ئەمە لەسەر کۆی بودجەی هەرێمی کوردستان حساب ئەکرێت لە بریەوەی نەوتەکە تەسلیمی سۆمۆکەن خۆی بەچەند ئەیفرۆشی خۆی کێشەکە حلکات و پشتی هەرێمی کوردستان لە مەعمەعی نەوت دوورخەنەوە ئەمەی کە ئەمان کردویانە بە پێڵەن بە ئەقیام واتە نرخی نەوتەکەم بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ حساب بکەین کاک بڕیار ئەمڕۆ حساب بکەین ئەمڕۆ نەوت لەسەر $6 سۆمۆ ئەگەر $6 حساب بکات نزیکەی 750 ملیار دینار ئەکات مانگانە ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان واتە 750 ملیار دینار لەسەر هەرێمی کوردستان حساب ئەکرێت بەو بڕە نزیکەی 100 ملیارێکیش بۆ داهاتی خاڵە سنووریەکان کە ڕەنگە داهاتەکە کەمتر بێ بەس دەبەرەوەی پارتیویکێتی وتوانە ڕازین بەو تەخمینەی عراق بەبێ ئەوەی ینی لە بەرامبەر عراق خۆی نەیە سەپەرشتی خاڵە سنووریەکان بکات بۆی ئەوان ئیشی تریان بە خاڵە سنووریەکانە رازین بۆی کە تەخمینی بکەن نزیکەی 100 بۆ 150 ملیار دینارە مانگانە ئەمەش لەگەڵ یا حساب کە کاک بڕیار ینی 750 ملیاری نەوت 250,000 مان لەسەر حسابەکەن کە هەرێمی کوردستان 750 ملیاری دەست ناکەوێت 250 لە هەم بە کەمتر ئیفرۆشێ بە حسابی خۆیان هەم کرێت کۆمپانیای زۆری تایە هەم کرێت بۆریەکەی گرانترە لە عراق بۆیە ئەمەی کە لە ئەنجامە ئەمێنێتەوە ڕەنگە 100 ملیار 150 ملیار مانێک دوو مانگ بینێن بۆ هەرمیانە نێرن هەرەوەی یعنی چونکە مقاسەیە دواتر ئەم پارێ ناچێت خەزانەی دەوڵەت و لە دەوڵەتەوە کەم و کوڕێکی چارەسەرکەن و بیگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ خەزانەی هەڵێمی کوردستان بۆیە ئێمە ئەبین ئەمە چارەسەری دۆقی دارایی موچەخۆران ناکات لانی کەم لە ماوەی درێژمەودا نایکات کاکسەر کۆت باس لەوە کرد کە ئەوان ئەو پارەی دەدەن بە حکوومەتی عراق تەنها لە بەرەوەی نیەن بە نمونە ئەوان شاندی حکوومەتی عراق نێت چاودێری خاڵە سنووریەکان بکات باس لەوە کرد کە ئەوان ئیشی تریان بە خاڵە سنووریەکانە هەر بەڕاستی ئەوان تیشێکیان بە خاڵە سنووریەکانە جگە لەو مەسەلەی هێنانی کەلوپەل لە وڵاتانەوە بۆ ناو هەرێمی کوردستان وەکو خاڵێکی سنووری کە وەکو خۆیان دەڵێن وەکو خۆیان دەڵێن کە خاڵە سنووریەکان شەفافی پێوە دیارە بە نمونە وەزارەتی دارایی دەزانێ پارەکانی خاڵە سنووریەکان چی بەسەر دێت مانگانە چەند دەگەڕێتەوە خاڵە سنووریەکان کاک بڕیار خاڵە سنووریەکان ئەوەی کە ئەچێتە خەزێنەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە پێی قسەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی تقریبا 1/4 ئەو داهاتە ڕاستەقینەیە کە لە خاڵە سنووریەکانە هەیە بوو پێی تەخمینی کە لە خاڵە سنووریەکانی عراقا هەیە یعنی سەرڕای ئەو گەندەڵیە ئەوەی هەرێمی کوردستان 1/4 ئەچێتە خەزێنەی با بڵێن هەرێمی کوردستانەوە خاڵێکی تر هەیە کە یاسای ئیدارەی مالیە ڕێگە ئەدا
بەوەی لە 150 داهاتی خاڵسنووری هەر پارێزگای بگەڕێتەوە پارێزگاکە ئەمەش بۆ پەرەپێدانی پارێزگاکان زۆر گرنگە بۆ پارێزگای سلێمانی لە خاڵسنووریەکانی نزیکەی 7 خاڵسنووری بە ڕسمیدا ڕسمی و هەیە هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی بۆ نمونە ئەتوانێت مانگی 50 بۆ 60 ملیۆن دلار بۆ نمونە سوودمەند بێت لە داهاتی خاڵسنووریەکانی خۆی یالانی کەم ساڵانە نزیکەی 9 ملیارد دلار بۆ پەرەپێدانی پارێزگای سلێمانی سوودمەند بێ ئەگەر بێت و ئەمە لە عراق جێبەجێ بکەی عراق خۆی واتە عراق خۆی لەگەڵ بەسرا هەمان شتەکە لەگەڵ ئەنبار هەمان ڕێکەوتنی هەیە لەگەڵ هەموو پارێزگاکان هەمان ڕێکەوتنی هەیە جگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەمە یەک دووهەم ئەوان لە خاڵسنووریەکان لە پارتیویەکێتی ئەنوێ سەیتەری ئەمنی و سیاسی و ئیداریەکە هی خۆیان بێ 100% بۆ کە بارەکانی خۆیان داخڵ ئەکەن بڕۆ ڕۆژانە ئێمە بەڵگەمان لەلایە ینی بەڵگەمان لەلایە چەند ڕۆژی داهاتووشە ئیشی لێسەر دەکەین کە لە خاڵی گومرکی هەم باشماخ و هەم حاجی ئۆمەران ڕۆژانە بەدەیان ترێ لە داخڵ ئەکرێ بە ناوی خاص داخڵ ئەکرێ هەندێکی بە ناوی بۆ ناوی ترانزیێتە بۆ سووریا ڕوا هەندێکی تری علەساسی وە بەرهێنانە و لە گۆمرگ عفاکرا بەڵام وان نییە ینی هیچ وانێ ئەوشتانە هەمووی کرین و فرۆشە لە بازارەکە ئێستا لە بازاری دۆلارەکەی هەولێر لە بازاری دۆلارەکەی سلێمانی قاچاقچی هەیە و ئیشت بووەکە لە مەرزەکانی هەرێمی کوردستانەوە بار بۆ هێنێ لە بریەوەی تۆ 4 دەفتەر دۆلار گۆمرگ بی ئەتوانی 1 دەفتەر بی بەڵام 1 دەفتەرەکە ناچێتە خەزانەی دەوڵەتەوە چێتە خەزانەی کاک فڵان کەسەوە ئەمە یعنی قسەی من نییە ئەمە ئەو چیرۆکەیە کە شەوانە بەردەوام لە دوای دویشەوە لە مەرزەکانی هەرێمی کوردستان ڕوو ئەداوە تەنانەت بۆ مەرزەکانی سووریا کوردستانی خۆمان لەگەڵ ڕۆژئاوا کوردستانە ئەوانە هەر حکوومەتی لێ نییە هەموو ئەمانە سوودمەندی سەرەکیتیایە کۆمپانیەکانی پارتیوەکێتی وەرپرسەکانی پارتیوەکێتی لە خاڵانە بۆیە ئەوان بەلایەن و ئاساییە لەسەر حسابی موچەخۆری هەرێمی کوردستان عراق 100 ملیارد دینارمان لەسەر حسێب کە لە کاتێکا خەزیانەی گشتی هەرێمی کوردستان خەزیانەی گشتی وەزارەتی دارایی 7 ملیاردیشی بۆ ناڕوە ئەو نەمان لەسەر حسێب کات لە بەرامبەر ئەوەی ئەو کە خۆی سەیتەرە بکات بەسەر خاڵسنووریەکانە بۆ نەوتیش هەمان شتەکان بڕیان یعنی بۆ نمونەیەکێتی پارتی خۆ گێل نین ئەزانن کە ئەو نەوتەی عراق لەسەر حسێبەکە زۆر زیاترە لەوەی کە ئەوان دەستیان کرد نەوت بەڵام ئەوان یەک شتیان ئەوێت سەیتەرەکردن بەسەر نەوتە بەردەوام بێ نەوت نەکەوێتە ژێر کۆنتڕۆڵی عراق بۆ ئەوەی بتوانن غیتاعێکی قانونی واتە ڕووپۆشێکی قانونیشی بۆ بدۆزنەوە تاوەکو بتوانن لە مەترسیەکانی دادگاییکردن لەلایەن عراقەوە لە ئێستا و لە ئایندەشا بە دوور بن وە خۆیان بتوانن بە بەردەوامی ئیدارە بە سیاسەتی نەوتی ئێستای خۆیان بن کە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان و ئەو بەردەوام ناگەن بەتایبەتی یاسای نەوت و خاص ئەو ڕێگەیان پێ نایە کە بە ئارەزوو مامەڵە بە نەوتەوە بکەن کەواتە ئەگەر هاتوو ئەمڕۆ حکوومەتی عراق و هەرێمی کوردستان ڕێک نەکەوتن واتە پەرلەمانی عراق دەنجی لەسەر پرۆژه یاسای بودجە و بەتایبەتیش پشتی کورد نەدا ئایا حکوومەتی عراق دەتوانێت بگەڕێتەوە ئەو شوێنانی کە بیرەنەوتی لێ بە نمونە دەست بەسەر بیرەنەوتەکاندا بگرێت لە ئێستا حکوومەتی عراق لە بەردەم هەڵبژاردنایە هێزە سیاسەکان لە عراقا و ئەو هێزە سیاسانەی کە لە هەرێمی کوردستانن وعدی گەورەیان بۆ تەشکیلکردنی حکوومەت داوە بۆ تەنازولاتی گەورەیان کردووە بۆ هێزە سیاسەکان لە بەغداد ئەوانەکانی حکوومەت بکەن بەتایبەتی پارتی لەگەڵ هەندێک هێزی باشووری عراق و هەندێک هێزی ڕۆژئاوای عراقا کە بریتە لە مەرجی ئەوەی کە ئەوان هەموو ڕێکەوتنەکان لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکەن ئەمانە لە بەرامبەر ئەوە حکوومەتی عراق و ئەو هێزانەی کە لە عراقا ئێستا کاریگەرن هەنگاوێکی ئەوتۆ نانێن بەرامبەر هەرێمی کوردستان لە دۆخی ئێستاە تاوەکو هەڵبژاردن تەواو بێ کە ئەمە کوربینە بەڵام دوای هەڵبژاردن هیچ گەرانتیەک نییە کە ئەو هێزانەی هەڵبژار نەبەرەوە لە عراقا هیچ لێخۆشبوون و لێبوردەیەکیان هەبێ بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان بزانن بەلانی کەمەوە خاڵسنووریەکان بەو شێوازەی ئێستا کە بەردەوام من ناتوانێت بەردەوام پارتیوەکێتی کەواتە بۆی ئێمە تەشجیعەوەکەین تەشجیعەوەکەین ئێستا لە یاسای بودجە ڕێبکەوین لە یاسای بودجە ڕێبکەوین کە هەردوو لا بەشدار بین لەوەی کە چۆن ئیداری مەنافزی حدودی ئەدرێت یعنی دەوازە سنووریەکان چۆن ئیداری نەوت ئەدرێت یعنی ئێمە تەشجیعی ئەوەکەین پشتگیری ئەوەشەکەین کە هەرێمی کوردستان نوێنەری هەبێت لە سۆمە و لە وەزارەتی نەوتا بە جێگیری کە ئاگای لە سیاسەتی نەوتی عراق بێت لە کڕین و فرۆشی بێت لە مامەڵە پێکردنی بێت بۆ ئەوەی پێکەوە بڕیار لەسەر سیاسەتی نەوتی عراقی بدرێت
کاک سەرکەوت خۆمان نەزانین ئەمڕۆ کاژێر سێ پەرلەمانی عێراق لەسەر پرۆژەی یاسای بودجە کۆ دەبێتەوە. ئایا هیچ گەرانتیەک هەیە ئەمڕۆ پەرلەمان دەنگ بۆ بڕگەیە بدات کە تایبەتە بە پشتی هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەگەر دانیشتنی پەرلەمان بکرێ ئەو بڕگەی هەرێمی کوردستان تێپەڕێ، هەرچەندە ئێمە لە هەوڵی ئەوین کە هەندێک گۆڕانکاری تیا بکەین لە بەرژەوەندی موچەخۆران بێت، بەڵام تا ڕادێک زۆر قورسە، یعنی ئاسان نییە، بەڵام ئەو مژدە خۆشەی تیان نییە کە پارتی وەکێتی باسیەکەن، چونکە لاستیکیە، مەجای لاستیکی زۆر تایە کە هەردوو لا حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم چۆنیان بێوا بەکاری بێن. کاک سەرکەوت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هێزێک واتە کە کۆمەڵێک چەکدار بوون لە نێو شاری بەغدا هەڕەشەیان لە سەرۆکوەزیرانی عێراق وە کۆمەڵێک لایانی دیکە کردوتیان ئەگەر پارە بۆ کورد بنێردرێت ئەوە ینی بە ناوهێنان و بە تەحدیدەن وتیان گوێی مستەفا کازمی دەبڕدین، ینی کۆمەڵێک مەسایل هەبوو. ئایا تۆش باسی وت کرد ئەگەر دانیشتن بەڕێوە بچێت ئەمڕۆ ئەوە ئەو بڕگەیە کە تایبەتە بە کورد تێدەپەڕێندرێت، ئایا کاردانەوەکانی دوای تێپەڕانی ئەو بڕگەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان کاردانەوەکان لە بەغدا چۆن دەبێت بە تایبەتی ئەو لایەنانەی کە دژی کوردن؟ کاک بڕیار ئەوە تقریبا میدیای پارتی دیموکراتی کوردستان باز دەوە کە کۆمەڵێک لایەن دژی کوردن، بابەتەکە بابەتی بەرژەوەندیە، ئەو لایەنانە ناکۆکیان هەیە لەگەڵ هەندێک سیاسەتی هەرێمی کوردستان و ئەو حزابانی سۆڵتە لە هەرێمی کوردستانە، بەڵام بابەتەکە بابەتی بەرژەوەندیە، یعنی ڕەبع الله و حزب الله و ئەمانە هەمووی بەشێک لە ململانی و بەرژەوەندی کۆنتراکتەکان و ئەو عقودانەی کە لە وەزارەتەکانە هەیە و ئەوانەی کە لایەن ئەمریکیەکانەوە لەگەڵ شەریکاتی عێراقیە هەیە و شەریکاتی هەرێمی کوردستان پارتی وەکێتیا هەیە، شەڕە لەسەر ئەو گرێبەستە ملیاران دۆلارانە، یعنی بابەتێکە بابەتی لاوەکی ئەوەی کە باسەکرێ مەسەلەی هەرێمی کوردستان ئەسڵان ڕەبتی بە ڕەبع اللهوانەوە نییە، بەڵام بۆ زیادی شەقام هەندێک چۆر لای خۆمان هەندێک بابەت بەکارێ هەندێ ئەڵێ کەرکووک داگیر کراوە، ئەرەوەڵە کەرکووک خواردینیان، ئەرۆڵە کەرکووک کاول بوو داگیر کرا لە کاتێکە خۆیان شەڕیان لەسەر پۆستێکیان لە کەرکووک دەستکەوێ پارتی وەکێتی لە، بەڵام ئەوە هەمان بەزم هەیە، هەمان ئەو هێزە پاشیلانەی کە لە هەرێمی کوردستان هەند عێراقیشان هەر لەسەر ئەو با بڵێن ختابە تائیفیە قەومیە ئەژین خەڵکی پێ ئەخەڵەتیان، بەڵام وەکو پێویست جمهوریان نەماوە. ئەو هەڕەشەیە کە ئەکرێ زیاتر بۆ سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانە، بەزام ڕێکەوتنە هیچ شتێکی ئەوتۆ نایە بە هەرێمی کوردستان و هەر ئەم دۆخی ئێستا بەردەوامە بیانی لەگەڵ هەرێمی کوردستانە، زیاتر بەشێکی ململانی ناوخۆییە بۆ مەساڵح و کۆنتڕۆلکردنی جونگەکانی دەوڵەت و مەساڵحی دارایی و ئەوانە کە هەندێکیان زوو زەرمەند بوون لەم سیاسەتی تازەی نەختینی عێراق مەسەلەی دۆلار و دینار، شەڕێکی ناوخۆییە زۆر پەیوەندی نیە بە هەرێمی کوردستانە، بەڵام بۆ هەڵای ئەعلامی ناوی هەرێمی کوردستانی شتێکەکەن بەشێکیشی پەیوەندی بە هەنگاوەکانی دژە تیرۆری عێراقەوە هەیە بەرامبەر ئەو گروپانە کە هەندێکە لە تاوانی مادە هۆشبەرەکان و تاوانی کوشتن و دزیکردن و تاڵانیە تێوەگلاون. کاک سەرکەوت ئێوە بۆ پێی کە ئێستا لە بەغدان دڵنیام بۆ چوونی لای شەقامی بەغداشتان وەرگرتووە یاخۆت هیچ نەبێت بۆ چوونی شەقامی عێراقی دەزانن لەسەر ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا، ئایا شەقامی عێراقی لەسەر ڕێکەوتنی هەرێم واتە یاخۆت ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان چ باس و خواسێکێ لە نێو شەقامی عێراقی؟ من لەم چەند ڕۆژەی ڕابردووە جگەلەوەی کە خۆم علاقاتێکی فراوان لەگەڵ میدیا عێراقیەکانە هەیە و بەردەوامیش لەوێ بڵێ مقابلاتێکم بۆ گفتوگۆ هەکەم، لەم چەند ڕۆژەشە لە ڕێگەی کلاب هاوسەوە و ئەپلیکیشنە تازەی کە خەڵک گفتوگۆی تیاکات چوومە چەند گفتوگۆیەک گروپێکی گفتوگۆی کلاب هاوسەوە سەبارەت بە مەسەلەی بوو موازنەیەک لەو بابەتانە باس کرد، بابەتی هەرێمی کوردستان بوو، بابەتی پشکی هەرێمی کوردستان لەبەرەوەی میدیای هەرێمی کوردستان خۆی لە زمانی کوردی قسەکە وەکو پێویست ئێمەمانای لە دەرچی ئۆپۆزیسیۆن نەگەشتوتە شارعی عێراقی کە ئەو بابەتە چۆنە، یعنی ئەوان هەندێکی بە حاڵەتی گەشتون هەندێکی هێزە سیاسەکانی خوان بەمەبەست ئەی شێوێن هی ئەوان وەکووانەی خۆمان چۆن بەمەبەست بابەتەکانە شێوێنن، بەڵام کە ئەوەی کە هەیە ئەوان لەگەڵ ئەوەن ببورن دیارە کاک سەرکەوت بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە لەگەڵمان نەما، هیوادارین کاک سەرکەوت جارێکتر بگەڕێتەوە لامان بزانین بۆی درێژە بە گفتوگۆکەمان بدەین، هیوادارین لە کاتێکی کەمدا کاک سەرکەوت بگەڕێتەوە لامان.
وەکو کاکسەرکەوت باسی کرد کە بەشێک لە شەقامی عراقی باس لەوە دەکەن کە وەکو خۆشی باسی کرد بەشێک لە لایەنەکان واتە ئەو لایەنانەی کە لە نێو پەرلەمانی عراقدان ویان لە لایەنگرەکانیان گەیاندووە بەشێک بە باشە لەبارەی ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا لە ڕووی باشیەوە بە لایەنگرەکانی هاوتراوە و بەشێکی دیکەشیان بە خراپ باس لە ڕێکەوتنەکە کراوە وەکۆی ئێوەش جێبیز بوون باسی لەوە کرد کە ئەگەر هاتوو دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڕێوە بچێت ئەوە ئەو بڕگەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان تێدەپەڕێندرێت واتە یەکلایی دەکرێتەوە بەڵام وتی ئەو مژجێنی و ئەو دەستکەوتانەی کە شاندەکەی هەرێمی کوردستان باسی دەکەن لەبارەی ڕێکەوتنەکە یاخود ئەو بڕگەیە کاکسەرکەوت پێم وابێ گەڕایەوە لامان نازانم لەگەڵ کاکسەرکەوت درێژە بە گفتوگۆکەمان دەدەین کاکسەرکەوت لەوە لەگەڵمان دابڕای باسی ئەوم کرد کە ئایا شارەی عراقی بەڵێ شەقامی عراقی هەڵە لەو بارێ هەڵە تێگەیشتنێک هەیە شەقامی عراقەوەی کە من نەیزانم خەڵکەکە هاوسۆز نێت خەڵکی هەرێمی کوردستان ئەوکو خەڵک بەڵام ئەیانەوە دەواازەیەکی شەوێ لەوەی کە چۆن بەسڕە نەوت ئەیات بە هەموو عراق هەرێمی کوردستانیش هەم خاڵستویەکانی داهاتەکەی هەرچەنێک بێت کەم بێ زۆر بێت لەگەڵ هەموو عراق باش بکات و نەوتەکەشی لەگەڵ هەموو عراق باش بکات و هەمومان بەشدار بین لە داهاتی گشتیەوە و لە دابش پشکێ بەرمانەکەوێت بەڵام لەگەڵەوە لە میدیای عراقیە هەرێمی کوردستان سیاسەتی میدیای حکومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی پەیڕەو کردووە کە بێڕێزیکردن بۆ بەرامبەر بە عراق و بە سیادەی عراقی ئەو هاوسۆزیە بەرەو کەمبوونەوە ڕوات لە شەقامی باشووری عراق بە تایبەتی لە بری ئەوەی کە بەرەو پێشی بخەیناتە خۆمان هۆکار بووین و تایبەتی سیاسەتی میدیای حکومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە عراق و ئەو ڕێزنەگرتنەی لە سیادەی عراقی وای کردووە کە هاوسۆزی کەم بێتەوە و دەستکەوت بێ بۆ لایەنە سیاسەکانی عراق ئەگەر ڕێگری بکەنەوەی کە پشکی هەرێمی کوردستان بەبێت تەسلیمکردنی نەودیان پشکی هەرێمی کوردستان ئەسڵان هەر بۆیان بنێدرێ ئەو ڕقوکینەیە بەشێکی خۆمان بەشداری بەشێکیشی هێزە تایفیەکانی عراق ڕۆلیان تیای هەبووە بەڵام لای خۆمانەوە مساعید بوون ئەو هێزە حکومڕانەکان یعنی ئەمە بۆ وەسف سەنای هاوپەیمانی هیوا نایلم بەڵام تاکە ڕێگەیە کەوای کردووە بەشێک لەو ڕوتوڕێ و ڕقوکینەی لە شەقامی عراقیە بەرامبەر هەرێمی کوردستان کەم بێتەوە تەوەجوهەکانی هاوپەیمانی هیوایە کە لە میدیاکانی عراقا بەردەوامی ئەمە باسی معاناتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین باسی وەکەن ئەو فەساد و گەندەلەیەی کە هەیە و ئەو بینابەرزانەی کە لە هەرێمی کوردستان ئەیبینن بەشێک نییە لە داهات و سەروەت و ژیان خۆشگوزەرانی هاوڵاتیانی ئاسایی هەرێمی کوردستان بەڵکوی حیزب حکومڕانەکان و بنەماڵە حکومڕانەکانە بۆیە بێ ئێمە بەردەوام لە میدیاکانە تەرکیزەوەکەنەوە ئەبێ ئێوە بزان دووشت لە یەک جیاکەنەوە هێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستانەوەکو هێزەکانی لای ئێوە فاسدن بەشدارن شەریکن لە کاولکاری عراق و هەرێمی کوردستانیشە بەڵکو بە هەشتێکیان بۆ خۆیان دروست کردووە دۆزەخێکیشیان بۆ خەڵکە ئاسایەکە دروست کردووە لە ژێر ناوی قەومیە لە ژێر ناوی بابەتە تائیفیەکان لە کاتێکە خۆیان هەمان شەریکن لە خاڵستوریەکانی هەرێمی کوردستانە هەندێک هێزی سیاسی عراق شەریکە لە نەوتی هەرێمی کوردستان هەندێک هێزی عراقی شەریکە بۆیە ئەمە ئێمە ئەم ئەرکەمان گرتووە ئەستۆکە ڕای گشتی عراق چاواشە نەکرێت لەلایەن هەندێک لە هێزی تائیفی لێرە و لەژێر کاریگەری گوتاری قەومیەتی و تائیفەتی حیزب حکومڕانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەمەشە کاریگەریمان هەبووە و هاوسۆزێکی زۆرتر ئێستا بۆ معاناتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەیە هەر بڕۆسەری بەرنامەکانیان کان بەرنامە تعلیقەکانیان بەرنامە ڕەخنەگریەکانیان باسی ئەوەکەن کە ئەم بابەتە عراق وای کردووە هاوڵاتی هەرێمی کوردستان لە عراقەوە سزا بدرێ هاوشێوەی سەردەمی سەدام لە کاتێکە ئەبوو سزای بەرپرسەکان بدرێ ینی ئەم ڕائە نەبوو 2 ساڵ 3 ساڵ لەمە پێش نەبوو توانیوانە ئەو ڕائە دروستکەین ناو شەقامی عراقیە کە هاوڵاتی هەرێمی کوردستان شتێکە و بەرپرسانی پارتیوەکێتی شتێکی تر دوای پرسیارمەوە دەبێت خەڵکێکی زۆر ئێستا چاوەڕێیە کاتژمێر 3 دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عراق بە تایبەتی فەرمانبەران چاوەڕێن هاوپەیمانی هیوا چ هیوایەک بە خەڵکی کوردستان دەدات
ئێمە کە کاژمێر سێ ڕەنگە دانیشتەکە دەست پێ نەکە ڕەنگە بکەوێتە 4 و 5 ئەگەر ئەمڕۆ بڕیان بە دانیشتن بکریانی دانیشتەکە بتوانێت بکڕم ساب دروست بێ و دوای نەخەن ئەوەی کە جێگەی بەشێک لەم بوجێ هەیە بەشێکی کەم ئەوەی کە توانی ومانە لە داواکاریەکانی ئەوانمانتیاجێ کردێتەوە هەم لەوەی کە ئەو پارەی چی لە عراقەوەیە پارە پێویستەکە بۆ موچە بێت هەم لەوەی مەرزارکردنی پێویستەکە یاسای بوجە هەبێت لە هەرێمی کوردستانە واتە مەرحەلەیەک نزیکمانەکاتەوە لە شەفافێتی زیاتر بە یاساییکردنی دۆخی موچە و دۆخی پرۆژەوە بەرهێنانەکان و هەم بەشێک داهاتمان چڕیوە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان لە بەناوی پەرەپێدانی پارێزگاکان بۆ پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە و بۆ پارێزگای سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و دهۆک و زاخۆ و سۆران کە ئەمە پێشتر بە ناو ئەنجومەنی وەزیرانە ئەم شتانەکە لە هەرێمی کوردستان ئێستا لە پەرلەمانی عراقەوە بەشێک لەم پارەیە دابین کرا بۆ هەندێک پرۆژەی گرنگ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەمە مژدەیەکی خۆشە و فەرمانبەرانی فیدرالیش کە ئەو بەرگەی ئێمە شەڕی تەواوی بۆکەن کە بچەسپێ کە بگازرێنەوە بۆ سەر حکوومەتی عراقی و کە هەنگاوی تریشمانەیە بەڵام لەم مەرحەلە بۆ ببوورە بینەران دیارە جارێکی دیکە پەیوەندەکەمان لەگەڵ کاک سەرکەوت شەمسەدین پەرلەمانتاری عراق لە شاری بەغداوە پسرا هیوادارین بگەڕێتەوە لامان بۆی ئەو چەنوتەیە کە مای بوو لەگەڵمان تەواوی بکات بەڵام دیارە کێشەی تەکنیکی لە هێڵەکانی گەیاندن هەیە لە عراق بۆیە پەیوەندەکەمان دەپچڕێت لەگەڵ کاک سەرکەوت شەمسەدین زۆر سپاس بۆ ئێوەی بینەران کە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی دیکە و بەیەگەشتنەوەکی دیکە لە بەرنامەی ڕۆژە لەگەڵتان دەبم ڕێز و سڵاو و قبوڵ فەرموون هەر شاد بن